ڕووداوێکی هاتوچۆی خوێناویە لەسەر ڕێگای کەرکووک هەولێر. لە ئەنجامی ئەم ڕووداوە تا ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە بریندارێکی سەخت و 4 گیان لە دەستدان هەبوون. ئەم ئۆتۆمبیلە خێزانی شتیا بوو بزەبت من نازانم چەندی شتیا بوو بەڵام سووتان و یەک دوانێکشان مردە بوو کە بردیانە گواستیانانە. بە پێی لێکۆڵینەوە و شیکاری پۆلیسی هاتوچۆ یەکێک لە ئۆتۆمبیلەکان کە لە جۆری کەیا سۆرینتۆیە لە کەرکووکەوە بەرەو هەولێر ڕۆشتووە و کۆنتڕۆڵی خۆی لە دەستداوە و خۆی کێشاوە بە ئۆتۆمبیلەکەی دیکەدا کە لە جۆری هۆندای ئەلەنترای تەکسیە کە لە هەولێرەوە بە ئاراستەی کەرکووک هاتووە. ئەم سیارە لە کەرکووک هاتووە ئەلەستا دەڵێن لە دکتۆرەوە هاتووە گەڕێتەوە بۆ هەولێر دیارە. ئەمەش لەبلاو هاتووە پێچیان داوە ئەمە سوتاوە و ئەمەش وەرگەڕاوە. ئەوە دوو زەلا بژنە شتیا بووە منداڵێکش منداڵەکە تازە دیار نییە نازانێت زام و فڕی داوە نازانەوە دیار نییە. ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ دەری دەخەن لەم ساڵدا ڕووداوەکانی هاتوچۆ لە کەرکووک زیادیان کردووە بە جۆرێک لە ساڵی ڕابردوودا 254 ڕووداوی هاتوچۆ هەبوون بەهۆیانەوە 19 حاڵەتی مردن و 264 بریندار هەبووە. لە دەمانگی یەکەمی ئەم ساڵیشدا ڕێژەی ڕووداوەکان بۆ 318 ڕوودا و بەرز بۆتەوە و بەهۆیانەوە 61 کەس گیانی لەدەستداوە و 392 کەسیش بریندار بوون. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.